سڵاو ڕێزانە کاتتان باش بەرنامە ڕماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لەم بەرنامەدا بە ئامادەبوونی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان باز لە کۆمەڵی تەوری تابل با دۆخی تەندروستی دەکەم. ئاشکرایە کە کەرتی تەندروستی لە تەواوی دنیاکە لە کارتە گرنگەکان و هەمیشە ڕاستە خۆی پەیوەندی بە ژیانی مرۆڤەکانەوە هەبووە، بۆیە لە چوارچێوەی کارنامەی حکوومەتەکان هەمیشە بە پاکێجی تایبەت مامەڵەی لەگەڵدا کراوە. بادر لە مەشەر بۆ خۆی باشی و ڕێگوپێکی ئەم سیستمە وە کارێکی سەرەکی بۆ بۆەوەی کە بە حکوومەتێک بڵێن حکوومەتێکی ڕەشید و بنەمای دەوڵەتداری چەسماندووە. گرفتەکانی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان چییە بۆ بەردەوام گولەیی دەکرێت؟ لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا حکوومەت و وەزارەتی تەندروستی چیان کردووە بۆ ئەوەی کە ئەم کەرتە بکرێتە کەرتێکی نمونەیی؟ ئایا هەوڵەکان بە ئاراستەیەکە کە جێی تموحی هاوڵاتی بێت لە ماوەیەکی نزیکدا دەبین بە خاوەنی ژێرخانێکی تەندروستی بتە و هەموومانە دەکەمەتەوەرێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم وەردەگرم. کاک دکتۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بەخێر بن. کاک دکتۆر ئەگەر پێم بڵێیت کەرتی تەندروستی ئێمە کەرتێکی بەگرفتە یاخود لەمپەر و بربەستەکان بە شێوەیە کە دەبێت چارەسەری ئانیان بۆ بکرێت، تۆ بۆ خۆت وەکو بەرپرسی یەکەمی ئەم کەرتە لە هەرێمی کوردستان ئەم کەرتە چۆن دەبینیت؟ زۆر سپاس بەخێر بن. کەرتی تەندروستی کەرتێکی خزمەتگوزاریە و بە گرفتە بە دڵنیاییەوە گرفتی زۆرە. هەر کەرتێک خزمەتگوزاری زۆر بکات گرفتی زۆری دەبێت، هەڵی تێدا دەبێت، کەم و کورتیش تێدا دەبێت. کەرتێکی بە گرفتە بەڵام خزمەتگوزاریەکە زۆر زیاترە لە کەم و کورتیەکە. لەبەرەوە دەتوانین بڵین ئەوەی لەسەر پرسیارەکەی بەڕێزت چۆن دەڕوانین ئەگەر لە خزمەتگوزاریەکان دەڵێ لە توانای دەڵێ لە کوالیتی ئاستی زانستی و پیشەیەکە دەڵێ بەدڵنیایی باشە و خزمەتگوزاری بەو وەزعە تەقیم دەکەین بە وەزع قەیرانی ئێستا بە وەزعی ئێمە لەگەڵ بەغدا کە سیستەمێکی تەندروستی بەغدا دەبێت یەک سیستەم بێت و بودجەی حکوومەتی هەرێم لە بواری تەندروستی دەرمان و پێداویت پزیشکی لە بەغدایە باشە. بەڵام ئەگەر ئیجازە بدەیت بەڵام ئەگەر لە سیستەم دەپرسی سیستەمی ئێستای تەندروستی سیستەمێکی کۆنە لە عێراقدا لەگە دروستبوونی عێراقەوە سیستەمە ناگونجێ لەگەڵ دنیای ئێستا. دنیای ئێستا دنیایەکی زۆر جیاوازە. ئەو سیستەمە سۆشیاڵە نمایە کە لە پێشودا لە عێراقدا پەیڕەوکرایە. سیستەمی ئێستا دەبی بگوجێندرێ لەگەڵ پێشکەوتنەکانی ئێستای بواری پزیشکی لەگەڵ عەولەمەی ئێستا لەگەڵ کەرتی تایبەت لەگەڵ پێداویستی و تمۆحی هاوڵاتیش. ئەم پێشکەوتنە لە تەواوی دنیا لە تەندروستی ڕوودەدات، ئێمە توانیمانە هەنگاو بنین یاخود هەر هێشتا لە دواوەین؟ یعنی لە زۆر بواردا بەدڵنیایی بوار ڕەخسایە و لایەنی پزیشکی چوتە پێش، بەڵام پێویستی بە ڕێخستنەوە هەیە. دیسان دەڵێم ئەگەر پرسیارەکەت لەوەیە جاران نەوە پسپۆڕیەک نەبوو، جۆرە ئامێرێک نەبوو، جۆرە عیلاجێک نەبوو لە کوردستان، ئەرێ وەڵا خەڵکێک دەچوو لە بۆ عەمەلیاتی چاوی دەبایە لەسەر پشتی لۆری سوار دەبوو بچتە بەغدایان دەچۆ ئێران، لە بۆ جوانکاری ددان و چاندنی ددانێک نەبوو. لە بیرمانە لە بۆ ئەوەی پزیشکی ناوەچی پێدەن توبینەوەی دەبایە نەخۆشتە دەرەوەی عێراق. ئێستا زۆر لەو پێداویستیانە هەیە، بەڵام ڕێخستنەوەی پێ یان پسپۆریەکان لە بواری پزیشکان پزیشکی پسپۆری وردمان نەبوو لە بواری بۆ نمونە کلیە، بۆ نمونە لە جیازی ئەوەی هەضمی یان کۆندامی هەناسا و کۆندامی هەرس، لە بواری نەشتەرگەری مێشک، لە بواری کۆمەڵکردنەوەی دڵ، ئەوانە هەمووی نەبوو، بەڵام ئێستا هەیە چوویتە پێش. بەس ڕێخستنەوەشی پێویستە. باشە چونکە تو تەندروستی پاکێجەکە تەنها نە لە اختصاسەکەی دکتۆری لۆ پەیداکەی، نە تەنها بەتەنیا ئامێرە، نە تەنها بەتەنیا بینایە، بێتەوە. یعنی ئەگەرە تو دکتۆری زۆر باش دەبێت کە خستخانەکەت باش نەبیت ناچێ پێش. ئەگەر بینایەکی پێنجەستێرەی زۆر باش دەبی نەخۆشخانەبی هەموو ئامێرێکی پزیشکی دەبی، بەڵام پسپۆڕەکەت نییە دەبی دەرگەی نەخۆشخانەکە قەپاتکەی، یان بە پێچەوانەوە هەندێک جار پسپۆڕیەکەت هەیە و بیناشت هەیە ئامێرەکەت نییە بەکاری بینی. ئەو جاوانە هەموو یەک پاکێجات دەبی هاوتەری بێکەوە بڕوە. ئاست و کواڵێتی ئیشەکانش بەرز کراوەتەوە. بۆ نمونە خۆ ئێستاش کەمینەوە هاوڵاتیانی کە بەمبەستی چارەسەری پزیشکی ڕوو لە وڵاتانی دەرەوە دەکەن. بۆ بەم ڕێژە زۆرە خەڵک دەچێتە دەرەوە. ئایا ئەمە نەبوونی متمانەیە بە کەرتی تەندروستی ئەمە یاخود نەخێت تەندروستە ینی سیستمەکە باشە و ڕێگوپێکە بەڵام شێوەنراوە؟ ببوورم هەر تێبینیم لەسەر زۆری پرسیارەکەت هەیە. جارێ ئەمە هەموو ڕۆژ لەناو شەو ڕۆژ لەناو وەزعی سەحە و تەقییمکردن و داتا و ژمارە و یعنی سیستەمی ئامار و هەموو نازام ئەو ڕێژە و ژمارە زۆرەی جەنابەت دەپرسی لە چێندەرە
حەزم لێ بماندێ مەسەڵەن بە ژمارە بڵێ زۆرتر مادەم بەڕێزت ئەگەر ببووری دەڵێ زۆرترین دەچنە دەرەوە ڕێژەکی زۆر دەچێت ڕێژەکی زۆر نییە ڕێژەکی کەمە ڕێژێکی کەمە ئەگەر باسی ڕێژە دەکەی کەمە ژمارە زۆر نین چەند وەڵامەکەەوە بەڕێزی جێ بۆ دوات جواب دەمەوە جارێت کۆمەڵک ئەسبابی هەیە مادەم پرسیارەکە شت کرد جواب دەمەوە یەکەم شت پرسیارەکەی جواب دەدەمەوە لەسەر شێوازی پرسیارکردنەکەت بڵێ بۆ تا ئێستاش خەڵکەگەیە دەچێتە دەرەوەی وڵات ئەوها نەک ڕێژەکی زۆر یان بڵێ بە زۆری ژمارەیەکی زۆر نەخێوانیە ژمارە زۆرەکە دێت عیلاج دەبی لە وڵاتە ئێستا ئەوەندەمان لێرە دانیشتینە چەندمان لە 2 ساڵیش دەبیت چوبین بۆ عیلاجە سەبەب چێ دەچن ئەجا ئەگەر کەمیش یەک کەسیش بچێت دووش بچێ و هەزاریش بچێت لۆ دەچن پرسیارەکەی تو ئەوەیە یەکەم شت نەخۆش ئازادە لە هەموو دنیا پرۆژەکێ یان پرۆسەیەکێ پێی دەڵێن گەشتیاری تەندروستی ینی سیاحەی طبی سیاحەی عیلاجی سیاحەی عیلاجی خەڵکێکەیە لە ناو خەلیج باشترین نەخۆشخانە شێبی لە ناو ئەو ئیماڕات و دوبەیە سواری تیارە دەبی دەستە ئەڵمانیا خەڵکێ لە ئەڵمانیا دەستە ئەمریکا تورکیا هەموو سیستەمەکەی زۆر باشە و هەموو خزمەتگوزاریەکشەیە خەڵکەکەیە هاوڵاتی تورکیایە سواری تیارە دەبی دەستە ئەڵمانیا لە کۆریای جنوبی ئێمە چوین دیتمان زۆربەی خەسخانەکان لە منطقەی شەرقی ئاسیا و ڕۆژهەڵاتی ئاسیا و لە وڵاتانی دەر خەڵک دێتە کۆریای باشوور لەبەر چ دەچن هۆکارەکان یعنی ئەوەن ئازادە نەخۆش تۆ ناتوانێت ئەگەر ئیمکانیەتی تەبی باش دەزانێ و عیلاجە لێرەش دەکرێت بەڵام دەچی لە وڵاتە چکە وەردەگری ئەوە ئازادی نەخۆشە یەکەم دوو چاولێکەری هەیە بەڕاستی زۆرجار نەخۆشێک دەستە خارج لە بۆ ددانی هێشایە چیتە دەرێ پشتی هێشایە چۆ ئێمە ڕای کردی ئێمە ڕای ینی ئێمە ڕای کردیە چۆ لە نەمسا من برادرمە بۆ چۆ لە نەمسا ئێمە ڕای کردی باشە بە پارەی زۆر زۆرش پێی دەڵم نفسی ئێمەڕە بە کوالتێکی باشتر ئەوە لە فلان نەخۆشخانە هەیە بۆ خەڵک بۆ تاواکردنی پرسیارەکە ینی ویستم ئەوە بڵێم بۆ نمونە ڕەنگە ئەو چارەسەری کە لە دەریشەوە دەکرێت بە هێندەی و چارەسەرە نەبێت کە لێرەیە بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆ ئەم متمانەی دروست نابێت دوایە پێ دەڵێم ئێستا دێمەسەری سێم سەبەب خەڵکە چێە خاوەنی ئیمکانیەتە و حەزی لەیە بستە دەرەوە خەڵکە چێ فەقیریشە متمانەی نییە ئەوەی بەڕێز گوت سقەی نییە دەستە دەرێ لە هەمووشی گرنگتر هەندێک جار نەخۆش پرایڤسی خۆی هەیە واتە تایبەتمەندی یان نهێنی خۆی هەیە هەندێک هاوڵاتی هەیە ناوێت لێرە لەناو کەس و کار و کۆمەلگایەکەی خۆی بزانن فلان گرەی هەیە لە فلان شوێنی فلان عملیاتی پێویستە دەچی چ دەکات هەر نایەوێ بزانێ خەڵکە نەخۆشە دەچیت لە دەرەوە وڵی ئێمە شتە چ کەشێ دەمێ پێت لەم زۆر جاری زۆر کەسیشەیە باوەش بڵێن بە سەراحەت یەکەم جارمە لە ژیانمە من لەو ئیعلامی باسی دەکەم زۆر جاریش خەڵکێک بە ناوی ئیجازە و سەردان لە جهەتەکەی خۆی لەلایەنەکەی خۆی باز لەوە دەکات بچم وەڵی ئەوە چی عیلاجی و سەفەرێک و چێکە چی بکەم باوەڕ بکە لە بۆ چێکردنیش ناچیت خەستخانەش نبینی بەڵام کردیتێ وسیلەک لەوەی مۆڵەت پێوەرگریان ئیجازە وەرگری کاکە شەرمی پێ نایە ئەگەرم بچمە دەرەوە داوای مۆڵەت دەکەم بەداخەوە من نازانم من پرسیارەکە جواب دەمەوە متمانە لۆ نییە متمانە طبعا ڕاگەیاندن دەورە خراپی دیتە بەداخەوە پێتان ناخۆش نەبی لە لاوازکردنی متمانە لە هەموو دنیادا ڕاگەیاندن بەشەکی گەورەی پتەوکردن و دروستکردن و بەهێزکردنی متمانەی هاوڵاتیە با دام و دەستگای حکومی بزات تەندروستی یعنی تەندروستی زۆر پیرۆزە پێویست ناکات دەرمان و تەندروستی و عملیات و خەستخانە ناشرین بکرێ چکە ئەتو تەسیر لێ دەکات منداڵی تو تەسیر لێ دەکات دایک و بابت و براو خشک و کەس سوکارت تەسیری لێ دەکات چ مەسلحەت ئێستا ئەمنە تو دەتوانین ئەوڕۆکە وێرانی پیشان بدەین دەستوانین شتێکی جۆم پیشان دەین پرسیاری تو دەکەم گەیاندنی بابەتەکە هەڵەیە یعنی ئەگەر پرسیارەکەی تۆم دژەمێ بەڵێ ئێستا مەسلحەت لە چییە خۆ من ناڵێم بێ کەم و کورتین کەم و کورتی هەیە بەڵێ گرفتمان هەیە کێشە هەیە هەڵا هەیە هەڵی پزیشکی هەیە هەمووی هەیە بەس من پرسیار لێ دەکەم ئەگەر چوینە نەخۆشخانە خزمەتێکی گەورە و عملیاتێکی جوانگرێ ئەوەی پیشان بدەم باشترە یان قەروێلەک لاقی قەروێلەکەی شکایە و کەتیتە عادیە من ئەوی پیشاندەم چکە ئەگەر ئەو پیشاندا نەخۆشەکە ڕەنگە فەقیرە چیش بەیانی سقەی نەبی بچیت بەڵام ئەگەر سیقەکەش دروستکرد چکە لە نەتیجە وڵاتی خۆمانە ینی چەند ناشنگەینێت لۆیە ڕاگەیاندن دەتوانین دەربینی ئەوە ڕقم یەک ڕقم دوو بەڵێ هەندێک دیاردەی ناڕەوان دوور لە ڕەوشی پزیشکی نایاسایی نافەرمی اینجا لە لای پزیشکان بێ لە لای کارمەندێکی تەندروستی لە لای ئیدارەدانی ئەو شوێنە بێ بەڵێ تەسیر دەکات بەڵام ئەوانە هەمووی بەیەکەوە دەبێت عیلاجی لۆ بکەین
سوڕەتە جوانەکە یان ئیتارە گەورەکە تێک نەدێت. دکتۆر ئەوە پرسیارێکی زۆر گرنگە بۆ من کەواتە بۆ چاکردنەوەی ئەم وێنەیە بۆ ئەوەی سیستمی تەندروستی وەک ئەوەی کە هەیە لایانی کەم ئەگەر وەکو خۆی پیشان بدرێت دەبێتی ئەمە بکات بۆ نمونەخۆ خەڵک ڕەنگە چاوەڕێی دەست و دەمی ئێوە بێ وەکو وەزیری تەندروستی تیمەکە ئێوە وانە بڵێ یان دەبێت کێ هاوکاری ئەمە بێت دەبێت ڕاگەاندن بە پلەیەکەم باشە ڕاگەاندن چکە ڕاگەاندن دەستە هەم ماڵک دەبێت پیاوانی کۆمەلگا یعنی مامۆستایانی ئاینی ڕیشسپیانی ناو کۆمەلگا و خاوەن کەسایەتەکان و ئەوانە ناکرێت ئێمە لە شوێنێکدانیشین زەمی وڵاتەکەی خۆمان بکەین لەوەی ئینتیما ئەوە علاقەی بۆ نییە حکومات بیرکردنەوەی سیاسی بیرکردنەوەی ئەوە لەبەرەوەی نییە ئەمە هەمومان ڕەنگە لە زۆر وڵاتیش خەڵکەکە بیت ئەگەر ناڕزایش بی لە بەرامبەر حکومەت و سیستەمەکە بەڵام ناڕزایی نیە بەرامبەر خاک و پیرۆزیەکان و خزمەتەکانی ئەو وڵاتە لەبەرەوە ئەوە وەلا بەقۆتر دەکات ئینتیما بەهێزتر دەکات پرسیارەکەی تو زۆر جوان و دقیقە لە هەمووشی گرنگتر بەڕاستی ئێمە ئەوانەی خاوەن پێدا و بەرپرسانیشن کە دەچنە دەروی وڵات و عیلاجەکان حەقوانێ بێن و ڕای بگەین و چوم لە فلان شوێن و عیلاجی خۆم کرد و لە فلان شوێن عیلاجی خۆم کرد ئەوانە ینی وا دەکات خەڵکەچکە بەیانی بڵێت ئەو کەسە لۆ چوە خارجە منیش بچم لە خارج باشە دکتۆر ئەگەر لە ئێمە دەپرسی هەر خارجمان پێویست نیە ڕەنگە بە پەنجەی یەک دەست نەچتە پەنجەی دەستەکانی دیکە بۆت بژمێرم کە حالەت هەیە پێویستی بە دەروی وڵاتە ئێمە وەکو حکومات وەکو مستەشفا وەکو پزیشکەکان و لزنەی خۆمان دەتوانین لۆی بنووسین ئەمە پێویستی بە ئەوەژ احتیادیە ها لە هەموو دنیادا نظامی حالە هەیە حالە لە شارێک لۆ شارێکەیە لە دەروی شار لەو ناو شارەیە لە خستخانێک لە ناو نفسی شار لەو خستخانەی لە خستخانەکەی لە ناو پێشکەوتترین وڵاتی دنیادا لە ئەمریکا ئەوانەی لە ئەمریکا ژیان ئێستا خۆجییان لە قسەی منە دەزانن زۆر جار بەڕسمی ئەویان فەرقە ئەو بێمتمانینێ بەڕسمی تقریرێک و نووسراوەک دەدرێتە نەخشکە دەڵێن ئەتو ئەو شتێ حالە دەکرێت پێمان باشە بچی ئیستشارە کۆنسڵتیشن بە فلان سنتەر بە فلان شوێن بکەیت ئەوە طبیعیە بەس ببتە مۆدل ددانمان دێشی و پشتمان دێشی و لە بۆ عملیاتێکی بەسیتی بچینە دەرەوەی وڵات لۆ ئەویان بەڕاستی نابیت دەبی هاوکار بن لەوەی ئەو متمانە بگەڕێنەوە باشە دکتۆر کەواتە ڕەنگە بەشێکی پەیوەندی گلەکانیش بۆ هەبێت ڕەنگە ئێمە سیستمی تەندروستیمان باش بێت بەڵام لە بەنای ئەوەی ڕەنگە دکتۆرێک لە عیادەکەی خۆی لە نۆرینگەکەی خۆی ئەو ئەرکی لە سەرشانێتی بەرامبەر بە نەخۆش جێبەجێ نەکا ئایا ئەگەر ڕاشکاوانت پێم بڵێ هیچ بەدوادا چوون و چاودێرێکی جددی هەیە بۆ جۆر و کوڵێتی توانای پزیشکانی ئێمە کابینی نوێمی حکوومەت پێم وایە بە کارێکی جددی لەسەر بابەتە کرد نەتیجەی بەردەست چیە ئێستا؟ بڵێ طبعا ناڵین سیستەمەکەمان باشە بلاوەڵ قسەکردم خزمەت گوزاریەکانمان باشە بەڵام سیستەمەکەمان ئەمەژن لێی ناڕازین و ئامانجی حکوومەت و بڕیار بەدەستانی ئێمەش ڕەزامەند و ئاسوودە نین بەو سیستەمە هاوڵاتیش ئاسوودە نیە بەڵام خزمەت گوزاریەکان باشە پێویستی بە ڕێخستنەوەی بە ڕیفۆرم دەستمان پێ کردووە چاکسازی لەو سیستەمە دەکەین ئێمە بە دوواداچوونی پزیشکان و کەرتی تایبەت و نەخشانەی ئەهلی و حکومیش بەڵێ هەیە ڕۆژانە هەیە ڕەنگە لە هەندێک پسپۆڕی لە هەندێک بواردا لەو ئاستە نەبوو بێ بەڵام ئەوە پێ کۆمەڵێک فاکتەر و گۆکاری دیکە هەیە بۆ چینە بۆ ژمارەی فەرمانبەران و بە دوواداچوون و تیمەکانی تەفتیشمان زۆر مەحدودە ئیمکانێتی دەرچوون و ژمارەکانیان مەحدودە و هەندێک جار کۆمەڵێک یاسا هەیە ڕەنگە ڕێگری بکە تایبەتی یعنی من نەشارمەوە تێکگیربوونی چەند بڕگەیەکی یاسایی هەیە کە ئێمە خەریکی چاکسازیکردن لەو بوارە لەگەڵ هەندێک لە سندیکاکان بۆ چاودێریکردنی عیادەکان و نرخدانان و ئەوانەیە کە سندیکا دەسەڵاتی پێدراوە بە یاسا نرخدابنێت و مۆڵەتی عیادە بکاتەوە ڕەنگە بە دوواداچوونەکان لەلایەنێک بەڵام بە هەر شێوەیەک وێمە هەمانجی دەکەین و ئەو سیستەمە ریفۆرم دەکەین بە دوواداچوون هەیە بەڵێ بە دوواداچوونەیە لە ئاگادارکردنەوەی ئەو شوێنەی نایاساییە سەرپێچیە کەم تەرخەمی کردیە لە غرامەکردنیتی لە داخستنیتی تا وەرگرتنەوەی مۆڵەت و دادگا و تەنانەت گەیشتۆتە بە یەکجاری وەرگرتنەوەی پیشەش یان دابەزاندنی ئاستی ممارسەکردنی پیشەکەی لە پسپۆریۆ بۆ جارشکە تەدریبکردن ئەوانە هەمووی هەبوو بە جۆرەی لێکۆڵنەوەکان تەوان دادگا و داواکاری گشتی لەگەڵمانە لەو کارە بۆ ئەوەی پەیامەکە بە باشی و بەڕوونی زیاتر بگات بۆ نمونە لەماوەی ئەم 4 ساڵات چەند نمونە هەیە بۆ ئەوەی کە لە ئەنجامی هەڵنەسانی پزیشکێک بە ئیش و کارەکەی خۆی لە چوارچەوەی ئەو کاری کە پێی سپێردراوە متمانی لێوەرگیراوەوە یا خۆ لایانی کەم لە شوێنەکەی دوورخراوەتەوە یان لایانی کەم هەر ئیجراعاتی لەگەڵاکراوە بڵێ ئەمە ئەو دەسەڵاتە جگەلەوەی پێڕەوی دەکەین وەکو وەزارەت لە ئاستی وەزارەتەوە بەڵام دەسەڵاتەکەمان زیاتر چکە ئاستی جێبەجێکردن لە بڕێوەتی گشتەکانی تەندروستیە کە تا ئێستا 7 بڕێوەتی گشتی تەندروستیمان نەبوو
هەمویان بەشی یاساییانەیە لێکۆڵینەوە و دۆسیەکانیانەیە لەگەڵ داواکاری گشتی و دادگاکان ڕاستەوخۆ هەموو ئاستە جیاوازەکانی باسم کرد لە ڕێکاری یاسایی و کارجێڕی و ئیجراعاتەکانی کرایە دواتر من لیستی ئەو ئیجراعاتانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و بە شوێن بە شوێنیش دەتوانم بدەمێ. باشە دەست خۆش بێت. کاک دکتۆر ینی پرسیارێکی دیکە کە زۆر دەکرێت بە تایبەتی جۆری پشکنینەکان و حتا جۆری چارەسەرەکان لە ناوەندێک و بە ناوەندێکی دیکە جیاوازی هەیە. ئەمە لەسەر جۆر و توانای تاقیگەیی دەوەستێت یاخود ئەم خەلەلە بۆ دروست بۆ ڕەنگە ئەم نادڵنیایی کە هەندێکجار پزیشکی ئەمە بە کارتی تەندروستیەکەی خۆی هێتی ئەلەمەوە سەرچاوە بگرێت. بۆ وایە ئەمە شتێکی ئاسایی لە ئاسایی نییە. ئێمە تیمێکمان هەیە ئێستا بۆ کۆنتترۆلکردنی کوالیتی پشکنەکانی تاقیگا و ئەو تیمە ئێستا سەرقاڵی ڕێخستنەوەی هەم تاقیەکانن بە ئاستێک کە دەبێت ئامێرەکانیان لەو ستاندەردا بێت چکاندێک ئامێرەیە کۆنە سیستەمی گۆڕایە یان ژمارەکانیان گۆڕایە بۆ نمونە ئاستی خوێنی تو لە بابەتێکدا ڕێژەکەی ئەوەن دەبێت تا ئەوەندە لە ئاستی خوێندنەوەی ئامێرێکی دیکە ڕەنگە ئاستەکە جیاواز بێت بە ستاندەردکردنی ئەو ڕێژە و نزبانەیە بە دەوستێتە سەر جۆری و سیستەمی کارکردنی تاقیەکان سیستەمی ئامێرەکە دەڵێن مەبەستم ڕێکی دەخینەوە چونکە دەبێت ئەو ئامێرانە ئیدامەش بکرێت یان کالیبرێشنی پێ دەڵێن ئەگەرنا حالاتی وامان هەبوو بیت ئێمە ئەو لێکۆلنەوەمان هەبوو لەسەری و ئەم شوێنە ڕدەگرین خەلەلی هەیە و پێشی دەڵێن یارمەتی دەدەین بۆی چاکەین ئێمە مەبەستمانەوە نییە هەر شوێنێک بەڵام ئەگە بەردەوام بێت ئەمە خەلەلکی گەورەیە بۆیە ئەو ئاستە جیاوازە زۆر جیاوازە نییە بڵێ بەو شێوازە بێت ڕۆژانە بە هزاران هزار پشکنینێک دوو خەلەلە ئەمە لەسەر ڕادۆستی بەڵام بڵێ هەر هەمووی هەر جەنا بدەم ڕۆت و ئەمنەوە بچین لە مختبەرش بکەین و نەجەکەی بچین مختبەرشکە دیسان جیاوازە بەو ئاستە زۆرە نییە بەڵام کەمیش بێت دەبی نێمێنێت لەبەرەوە ئیشی لەسەر دەکرێت و بە دۆداچوونی تاقیەکانمان هەیە هەندێک شوێنی دیکە هەیە ئاستی جیاوازەکان مەقبولە بۆ ڕێژەکە دەڵێ لە 14 هەتا 20 بۆ شوێنێک دەڵێ 13.7 تا 21 تا 19 ئەو ڕێژانەی کە بە پۆینتات و بە یەک دەرەجە ئەمە خوێندنەوەی سیستەمی ئامێرەکەی تەبیعی ئەوەیە بەڵام نەک جیاوازێکی زۆر هەبێت. باشە کاک دکتۆر بۆ جێبەجێکردنی هەموو ئەم کارنامە قسە باشانەی کە لە سیستمی تەندروستی ئێمە پێویستە بکرێەوە بە ڕێزت ئاماژت پێکرد بەم تەمەنەکەمی کە کابینی دوێ ماوێتی فریا دەکەوین من دەمێ ئەوت پێ بڵێم ئەوەلەن بەردەوام دەبێت بۆ داهات ئەوەلەن چاکردنی سیستەمی تەندروستی و بەڕێوەبردن و خزمەت پرۆسەیەکی داینەمیکی نییە ئەمە کڕینی مێزەک نییە لێرە بیکڕی لێرە داینین ئەو مێزەماندانە تەواو پرۆسەی داینەمیکیە بەردەوام دەبی دەستت لە ناو ئیدامەکردنی سیستەمە بێ من پێش دوو مانگ بەر لە ئێستا بەڕێزێک کە یەکێک لە خەبیرە نێودەوڵەتەکانی وڵاتی بەریتانیا نێودەوڵەتی لەسەر ئاستی دەبلچۆ بەڕێزیان هات دەیگو ئێستا ئێمە لە سیستەمی بەریتانیا کە NHS کە زیاتر لە 180 ملیار پاوەند بودجەی ساڵانەیەتی تەسەوڕ بکە دەگو بەردەوام دەستمان لە ناو سیستەمەکەی لە چاکسازیکردن بەردەوام پرۆسەی داینامیکیە ئەمە نەپەیوەندی بە کەس هەیە شخصەکان نەپەیوەندی بە کابینەک و دوو کابینە و سێ کابینە ئێستا ئیشێکی باش بکرێت ئێمە بناغەکەی دادنین بڵێن بە دڵنیاییەوە هەر بەڕێزێکی دیکە کە دێت یانش هەر تیمێکی دیکە دەبێت تۆ لەسەر ئاستی کەسەکان داناندێت لەسەر ئاستی پەیڕە و پرۆگرامێک دادنی و یاسای بۆ دادنی بەڵێ ئیشی باشمان کردو هەندێک ئیشیش هەیە ئێستا کردومانە بەڵام نەتیجەکەی دیار نییە دوای ماوەیەکی دیکە نەتیجەکەی بە دەردەکەوی ئەمە پرۆسێ دەڵام بڵێم داینەمیکیە. کاک دکتۆر نەبوونی دەرمان و کەمبوونەوەی دەرمان لە نەخۆشخانەکانی سلێمانی کە من بۆ خۆم لێەوە هاتووم ینی بەردەوام بابەتێکی گەرمە بەڕێوەبەرانی ئەوێ دەڵێن دەرمانمان بۆ نایە و لەسەریشەوە دەڵێن دەرمان دێت فعلا کێشەی دەرمانمان هەیە یاخود خراپ ئیدارەدانی دەرمان هەیە لە سلێمانی کێشەی هەر یەک قسەکردن و دروستکردنی هەواڵ و بابەتی ئیعلامی هەیە زیاتر لەوەی کە لە جەوهەردا کێشەکە هەبێت کێشەیە کە لە سلێمانیە تەنها لە سلێمانی نییە کێشە لە هەولێریشەیە لە دهۆکیشەیە لە گەرمیان و زاخۆ و سۆران و ڕاپەڕین و هەڵەبجەشەیە کێشەکە چییە؟ بۆ نمونە باسی هیوا دەکرێت ئێمە تەنها سنتەری هیوا نییە لە شێرپەنجە سنتەری نانەکەلی هەیە ئازادی هەیە لە دهۆک وە ڕزگاریش لە هەولێر هەمویان شێرپەنجەکە ئەسڵەن هیوا ڕەنگە وەزعی زۆر باشتر بێ وەکو بەڕێز بەڕێوەری نەخشانەکە پێش دوو ڕۆژ بەر لە ئێستام قسەم لەگەلی کرد بەس
باس لەوە دەکرێت و هەندێک کەس دەڵێن ئێمە بۆ هیوایان بۆ سلێمانی لە بەغداوە دەرمان دێنین دەرمانی بەغدا دەرمانی خێرخوازی نییە من دەمێ لێرە پێڵێ دوێنێژ لە مۆتۆمۆرسفی ڕامگەیان دەرمانی خێرخوازی نیە دەرمانێکە لەسەر هەرێمی کوردستان حسابە لە بودجێ حاکیمە سنت بە سنت و دۆلار بە دۆلار ئەو دەرمانەی دێ لە بەرامبەری وەسڵەکەی لەگەڵە لە بودجێ حاکیمە لەسەر ڕەسیدی ئێمە دادەبەزیت واتە معناوی نییە خێرخوازیە من بچم هەر کەسێک بچێت و ڕسمەکی لەگە دووسێ کارتۆن دەرمانی بگری بڵێ من دەرمانمینە نە سیستەمی دەرمانی ئێمە نە لە سلێمانی نە لە هەموو هەرێمی کوردستان بە چەند کارتۆنە دەرمانێک و بەڕێزێک بچێت ڕسمی لەگە بڵێ من هێنام ئەمە تەنها لە مزایدەیە بەداخەوە و هیوادارین دوێنێش ڕامەگەیان دوود بانگەوازمان کرد تکا دەکەین لەو بەڕێزانەی کە دەیانەوێت مزایدات بەسەر خەڵکی سلێمانی و خەڵکی هەرێمی کوردستان بفرۆشنەوە پێویست ناکات دەست لۆ دەرمان و تەندروستی ببەن دەرمان و تەندروستی لایەنێکی پیرۆزی مرۆڤ دۆستیە پێویست ناکە کەس تەداخل بکە وەکو مەتریێڵک و مادەچی بەکاری بینی لۆ مەرامی مزایدەکردن مەرامی سیاسی مەرامی فرۆشتنەوەی بە خەڵک هیچ منەتی تێدا نیە دەرمانێکی خێرخوازی نیە دەرمانی ئێمە زیاتر ئیشی ئێمە پێویست ناکە خەڵک تەداخل بکە ڕۆژانە ئێمە لەسەر هێڵین لەگەڵ بەغدا و ئەوەی بەغداش پێی نەکرایە بۆشاییەکمان هەبوو حکوومەتی هەرێمی کوردستان خودی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرور بارزانی لە هەموو کەس زیاتر پەرۆشی هاوڵاتیە و ڕۆژانە چاودێری وەزعی تەندروستی دەکا هەر کێشەکە بووبی هیچ کێشەک نەبوو بیبینە لای بەڕێزیان ئەو پاڵپشتمان نەبێت و بودجەی بۆ دانێنێ و سەرکەوتنی کۆرۆناش دەزانن کە سوپاس لۆخوا کە پاڵپشتی جەنابیان چۆن نەتیجەکەی لەسەر ئاستی جیهاندا دەرچوو لۆیە ئەمە ئیشی حکوومەتە ئیشی ئێمەیە ئەمە ڕۆژێک کەسێک چوو دوو کارتۆنی پیشاندا و ڕسمەتی گرت و حەلی کرد ئەی بەیانی چ دەکات ئێمە ڕۆژانە ئێستا منەتم قابل دەکەینەوە لۆری دەرمان لە ڕێگایە لە بەغدا لە بۆ سلێمانی لە بۆ دهۆک لە بۆ هەولێر ئەوە سیستەمەکی تەوزیعکردنی خۆیتی کیمادیا بە شخص و بەوی تەسیر ناکە سیستەمی ئەمە ئەمزان پرسیالت دەکەم پێویست ناکە لە ئەلام دەرمان ئەمن هینام ئەمن بردم ئەرکمانە واجبمانەوە من تیمم نرد ئاستێکی باڵا لە ڕایشکاران و بڕبنانی گشتی وەزارەت لۆ سلێمانی راپۆرتە هێناوە کێشەکە لەو ئاستەنیە کە خەڵکێک باسی لێ دەکات دووەم کێشەکە کێشەی هەموو هەرێمی کوردستانە کێشەیەکە ئەسڵەن لەناو تەندروستی نیە کێشەیەکە لە وەزارەتی دارایی و لە سیستەمی بانقی و لە بڕوریاتی گشتەکانی بانکەکانە کە پارە نەبووە ئەوە هەرچەندە ئەو کێشەیە مانجی ڕابردوو بوو پارەی کاشی و لایەن نەختینە نەبووە کە کۆمپانیەکان شایستەکانی خۆیان وەرگن وەمە پێشنیار و پرۆژەماندایێت وەزارەتی دارایی اقتراحماندایە و بەڵێنمان وەرگرتووە کە چارەسەرێک لە سەرکاتی ئەنجومەنی جیرانەوە لەو زوانەدا دەخرێتە بۆواری جێبەجێکردن بە دابینکردنی نەختینە ئەمە لە قەیرانی دارایی و ئابووری داین ینی ناکرێت بودجەی دەرمان زیاد کراوە پێما بێ لە 6 بۆ بە 7 میلیۆن بڵێ ئێمە بودجەکان ئەمە یەک بودجەمان نیە چەند بودجەیەکمانە بودجەیەکمانەیەش بۆ دەرمانی گشتی 6 میلیارە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتمان بوو بۆی میلیارێکی دیکە زیادکەین و هەروەها ئیعادەی تەوزیع دەکەینەوە بودجەی شێرپەنجەمانەیە بودجەی سنتەری دڵمانەیە چەند بودجەیەکی دیکەی جیاوازمانەیە ئەو بودجانە بۆ ئیشی ڕۆژانەیە بەڵام بۆ هەر پێداوی سێژدیکەی ئامێری پزیشکیە ئەمبولانسە سوتەمەنیەکانە و سیستەمەکانی دیکەی بەدەل چەندین سیستەمی دیکە ئێستا بۆ دروستکەم لەوانەیە 15-20 بودجەی دیکەت بۆ باسکەم هەمووی بودجەی بەتەنیا هەیە بە 7 میلیارد و 6 میلیارد بەڕێوە ناچی سەحا اینجا طموحی ئێمە هێشتا زیاترە باشە واضحەوە بزانمونی لەمەی لە کۆتایی بەرنامەکات چەند پرسیارێکی بە کورتی بیکەم ینی کەرتی تەندروستی باسیەوە دەکرێت کە دەکرێت بە کەرتێکی تایبەت و کەرتی حکومی نامێنێ بۆ نمونە من پرسیار ینی دەنگۆی ینی ماوەی کەرتی تەندروستی کەرتی گشتی و کەرتی تایبەت تەواوکەری یەکتریە تاڵیکەم بۆی مەفهومەکە بەڕوونی بگات هیچ پرۆژە و بیرکردنەوەیەکی لەم شێوەیە یاخود ئەوەی دەوترێت هەرو کوشتەکانی دیکە دەنگۆیە نەخێر کەرتی گشتی و کەرتی تایبەت دوو کەرتن لە تەندروستیدا تەواوکەری یەکترینە کەرتی گشتی بە سێقات بە زیاتر و باشتر خزمەت دەکات لە کەرتی تایبەت لە ساڵی 2026 لە 1970 نەشتەرگەریەکانی بە بەندی ئەمەوتەنە یەک نمونە نەشتەرگەریەکان لە کەرتی گشتیدا بووە بەڵام لە کەرتی تایبەت تەنهاش زیاتر لە 69,000 عملیات کرایە کە دەکاتە لە 23.7 باشە بڵێن بە نزیکەی 124 بە 176 مقارنە دەکرێن من دوو ڕقەمی تکەت بدەمێ لە کەرتی گشتیدا و هیچ ئاراستەیەکیشمان نییە ئێمە کەرتی گشتی بتە کەرتی تایبەت بە پێچەوانەوە هەموو تواناو و هەوڵی ئێماوەیە ئاستی خزمەتگوزاریەکان لە کەرتی گشتی و حکومیەکان بەرز دەکەینەوە و دەیبێنە دەرەوەی شارەکان قەزاونەحەکان و یەکسانی لە دابینکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتی پەیڕەو دەکەین تەنها لە کەرتی گشتی تەنها لە ساڵی پار 2021
زیاتر لە 13 میلیۆن مراجعە هەبووە 13 میلیۆن جار نەک 13 میلیۆن کەس خەڵکەگەی 10 جار لەوانەیە مراجعە کردی خەڵکەگەی مراجعەی نەکردیەوە نیە زیاتر لە 13 میلیۆن مراجعەی نەخۆشخانە و بنکە تەندروستی و سنتەرەکانی حکومی هەبووە لە کاتێکدا تەنها 508,000 و هەندێک کەسەری با بڵین سەردانە بۆ نەخشانەکانی تایبەت خۆت مقارنە بکە بە پێچەوانەوە بەڵام معنایەوەژ نییە ئەمە کردی تایبەت بە دژمنداری بزانین و یارمەتیان نەدەین و دژایەتیان بکەین و نەخێر کردی تایبەت لە ژێر کۆنتترۆلکردن و زەوابت و ڕخستنەوە و دانانی پەیڕەوەیەکدا ڕێکی دەخینەوە ئاسانکاریان بۆ دەکەین بە پێناوی بەرژەوەندی هەوڵات باشە نرخی تێچوو پشکنینەکان و ئەو چارەسەرانە ناوەندێکی ئەهلی دەکرێت کەم دەکرێتەوە کاک دکتۆر بەڵێ کەم دەکرێتەوە دوو پرۆژەی گرنگمان لە دەستە یەکیان کەمکردنەوەی نرخ هەم لە عملیاتەکان و تاقیگە و لە ئەهلیەکان ڕێکی دەخین و ئامادەشە لە ئایندەیەکی نزیک ڕایدەگەێنین و هەم لە دەرمانیش کە لە ستا هەفتەیە تەواو بووە بە بابەتی دووەم سیستەمی دەرمان بە ئەلکترۆنی کە پرۆژەکە ئامادەیە دەبەستینەوە بۆی کۆنتترۆلکردن وەک دوایین پرسیار و کۆتایی پێدەم خۆبەخشانی تەندروستی دادەمەزرێن طبعا ئەمە لە قەیرانی ئابووری داین لە زەمانێکی استقرار بوون و جێگیربوون و هەندێک باشبوونی ئاستی ئابووری هەرێمی کوردستان بە دڵنیایەوە ئێمەی وەزارەتی تەندروستی داواکاری و پێشنیار و پرۆژەمان هەبوو بۆ ئەوەی کە میلاکەکی زیاتر بۆ ناو دامدەستگا تەندروستیەکان دابین بکەین بۆیە من ناتوانم لێرە بەڵێنی دامەزراند دەم چکە دامەزراندن پرۆسەیەکی بەردەوامیە و تا داواکاریتانە بۆ ئەنجومەنی وەزیران لەسەر ئەم بابەتە ئێمە ڕەچاوی دۆخی هەرێمی کوردستانمان کردووە لە داواکاریەکانمان بۆ منە لە کاتی پێویست بڵێ چەند شوێنێک ئیدارەی سەربەخۆی نوێکرا خەستخانەیەکی نوێکرا بۆمان داوا کردو و ڕەزامەندیش درراوە بۆ کۆڕۆنا 500 کەسمان بەگرێ بەس دامەزران بۆیە بە جێرەی دۆخەکە و ڕەچاوکردنی هەرێمی کوردستان ئێمە داواکارەکانمان لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەخینە ڕوو دنیاک سپاس بۆ سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێم سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس دەستخۆش بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەێکی دیکە و بەرنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابەندبوون بە ڕێنمایە تەندروستەکان هەر شاد